ئازاری داوم دکتۆر دیداری تۆی بۆ داناوم دووری دەماندا ئازاری داوم دکتۆر دیداری تۆی بۆ داناوم لە شەڕمان بووە لە دڵگیرانی کەوتۆتە بایمان کار پەشیمانی لە شەڕمان بووە لە دڵگیرانی کەوتۆتە بایمان کار پەشیمانی پێشکەشە بە کاکە محەممەد گەردی خۆشەویست وەڵا بژیت یاران چۆن بڵێم دڵم غەمبارە ئاخر چۆن بڵێم دڵم غەمبارە چاوم چاوەڕێ هاتنی یارە دیدەم چاوەڕێ هاتنی یارە لە شەڕمان بووە لە دڵگیرانی لە شەڕمان بووە لە دڵگیرانی کەوتۆتە بایمان کار پەشیمانی کەوتۆتە بایمان کار پەشیمانی هەر ناڵەی منە بە ڕۆژ و بە شەو هەر ناڵەی منە بە ڕۆژ و بە شەو هەر هۆلەی لەمە ڕۆڕۆ وەک مەزلوم بێخەو هەر هۆلەی لەمە دامرێم وەک مەزلوم بێخەو دڵگیرانی شەڕمان بووە لە دڵگیرانی کەوتۆتە بایمان کار پەشیمانی کەوتۆتە بایمان کار پەشیمانی